کۆمەڵی مسلمانی گەنجی پەروەردەکراو لە کەلار لەسەر ئەم ڕێبازە پەروەردەبوو بوون بە تەربیەتێکی ئیخوانی سەلەفی تا ڕۆژی ئینتیفاضە. ئەوان کە لە ناوچەیەکی وشکانی دەشت دوور لە هێزی ئیسلامی کە بوونی بزوتنەوەی ئیسلامی بوو بە شێوەیەکی چەکدار، دەسەڵاتی ئەوان بۆ کوتلەیەکی چەکدار لە کوتلەکانی بزوتنەوەی ئیسلامی تا ئینتیفاضەکە بوو. کە ئینتیفاضەکە بوو وەکو پەروەردەبوونێکی ئیسلامی حەقیقی لەسەر خۆشەویستی جیهاد و ڕوبەڕووبوونەوەی تاغوت و لابردنی هەڵکێشانی بە شێوەیەکی وا هجومیان کردە سەر حکومەت. ڕۆژی یەکەم 3000 کلاشنکۆف و ئاربیکیان گرت، هەر هەمووشیان تەلەبە بوون، یەک پێشمەرگەیان تیانە بوو. هەر ئەو کۆمەڵە مسلمانەی کە ئەمڕۆ یەکێتی هجومی ئینتیحاری کردۆتە سەری. 164 دەمانچەی چواردەخۆر، 2 دەبابە، 2 ناقیلە، 16 سەیارە، 4 لولەیی لەگەڵ 96 قەنافە بە موەجهەکەوە هەر هەمووی کەوتە بەردەستی ئەو کۆمەڵە مسلمان. حتا یەکێکیان کە ئاربیجەکەی نابوو بە دەبابەکەوە پێوەی نووسا بوو کەوت بە خوارەوە لەبەرەوە مەسافەکەی 15 مەتر، ئاربیجیش لە مەدای 18 کیلۆمەتر 18 مەتر ئاتەقێتەوە پێوەی. ئەم مسلمانانە سەریان نابە سەریەکە 186 کەسیان لێ دروست بوو. هاتنە ناو حەرەکەوە دوایەوە کە حکومەت هاتەوە و پێشمەرگەی ئازا و ڕەسەنی ئەحزابەکان بۆیان چۆڵ کرد لەبەرەوەی نەمرن. حکومەتی جاهلی هاتەوە ناو شاری کەلار و ئەو برا مسلمانانە هاتنەوە. وەکو تربیەتێکی نەظەری کە وەریان گرتبوو چ لە ئیخوانیەتێکە چ لە سەلەفیەتێکە کە هاتن و حەرەکەیان بینی تووشی سەدمەی نەفسی بوون وردەوردە سەیریان کرد ئەوە جگەرەخۆرە، ئەوە بیدعەتیە، ئەوە نوێژی بەیانیان ناکە، ئەوە شەڕێکا لەسەر کڵۆشەکرێ، چونکە زوودنەوەی ئیسلامی هەموو جۆریشی کرد خەڵکی ئەو میلەتان و دەنگی ڕەسەنی ئیسلامیش نەگەیشتوو بەتەواوی ئەو خەڵک. هێشتا ماویانە بێنەوە ناو داخلی ئیسلامیایی قل یا ئەهل الكتاب لستم على شيء حتى تقيموا التوراة. چونکە ئەو خەڵکە هێشتا نهاتۆتە سەرەوەی کۆمەڵگەیەکی ئیسلامی پێ دروست بێتەوە کە تووشی ئەو سەدمەیە بوون 83 کەسیان دانیشت. پاشان ئەو 103 کەسەی ترکەمانەوە وردەوە هاتن تەکەتولێکی ئیسلامیان بۆ دروست بوو، هاتن سەر مەڵبەندی 6 وەکو قووەتێک. پاشان جارێکی تر چوونەوە بەرەو کەلاری گفری کە حکومەتی تیاما بوو، شەوانە چوو بۆ ناو دەنجی ئیسلامیان وردەوردە بڵاوە کردەوە. ئەو کەسانی کە ئەهلی ئیسلامەتی بوون پیانەگەیان بۆی ببنە تەنزیمی شوێن پێ دروستکەن بۆ ڕۆژ. وردەوردە چێکی تریان بوو، وردەوردە بەشداری ئینتیفاضەی دووەمیان کرد و بەشدار بوون لە حکومەت دەرکردنە. بوونی خۆیان ئابەم شێوەیە سەلمان کەس بە خێری خۆی نەیەچێتی نە پارتی نە سۆشیالیست نەیوت کاچی پێشمەرگەی بزوتنەوەی ئیسلامی فەرموو ئەوە مەقەڕێک و تۆ ئیسپاد وجودی خۆتی تیا. خەڵک بەخێر ئازادی بە ئێمە نەبەخشیوە، ئازادیمان بە لولەی ئەم تفەنگە پچڕیوە. لە دەستی حکومەتمان ساندووە ئازادیەکە پێشەوەی لە دەستی ئەحزابی کوردی بستنی. و ئەوەش فەزلی خۆی پەروەردگارە ئەیدا بە عیبادەتەکانی بەو عیبادانەی کە خۆی گەورە خۆی هەڵێبژێرێ. وەکو ئەفەرمێوە اتەخذ منکم شوهەدا کە الشوهەدا جەمعی شاهیدە و جەمعی شەهیدە.